بەشێک لەو هاوڵاتیانەی کە لە پارێزگای هەولێر ماوەی 14 ڕۆژە پشکنینیان بۆ کراوە و لەژێر کەرەنتینەدا بوون ڕەوانەی ماڵەوە کران و هیچ نیشانەیەکی ڤایرۆسی کۆڕۆنایان تێدا دەرنەکەوتووە. بەڕێوبەری خۆپارێزی تەندروستی هەولێر دەڵێت ڕێکارەکانی کەرەنتینەکردنی ئەو هاوڵاتیانەی چ لە ئێران یان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە گەڕاونەتەوە پارێزگای هەولێر بەردەوامە و نزیکەی 380 هاوڵاتیش لە پشکنین تەواو بوونە. ڕۆژانە چەندین جار پشکنینیان بۆ دەکردن بۆ ئەوەی بزانن هیچ نیشانەیەکی نەخۆشی کۆڕانایان لێ بەدیار بکەوێت یاننا و ئەلحەمدولیلا لەم ماوەیەدا هەر هەمویان هیچ نیشانەیەکی کۆڕانایان بە دیار نەکردێدا و لە کۆتاییدا ئەوانەی کە چادە ڕۆژیان تاو کرد بە ڕێگای تیمێکی پسپۆری تایبەت هەر هەمویان پشکنیان بۆ کرا هیچ یەکیان سوپاس بۆخوا هیچ نیشانەیەکی نەخۆشی کۆڕۆنایان نەبوو و ئەلحەمدولیلا هەموو ڕۆیشتنەوە ماڵی خۆیان. ئەم هاوڵاتیانە چاوەڕوانی دوارێکارەکان دەکەن بۆ ئەوەی بگەڕێنەوە ماڵەکانیان. یەکێک لەو هاوڵاتیانە دەڵێت بۆ پاراستنی گیانی خۆمان و خێزانەکانمان پشکنینەکانمان کرد و پرۆسەکەش بەباشی بەڕێوەچوو. بەڕاستی ئەو 14 ڕۆژەی ئەمە لێرە بووین لە هەموو شتێک رازی بوون لە تیمی پزیشکیەوە حتا پێرسۆنالەکانی ئەو هۆتێلە بەڕاستی زۆر هاوکاری مەبوون زۆر هاوکاریە مایان کرد جارەوە بوو دکتۆرەکە دەهاتە ژوورەکەمان ینی پشکنی لەمەوە دەکرد لە ڕووی دەرمانەوەش زۆر باش بوون هەموو شتیان لە بۆمە دابین دەکرد بێکەمە کورتی شوێنەکە عیبیان نییە خواردنەکە هەیە هەموو شتەکەیە هیوادارم هەمیان بگەڕێنەوە بێنە ژێر چاودێری ئەو کاتەشە تەواو دەبی ئێمە کاکە حسابکە لە بێشتری خەرک دەچوو عسکەری بەمانجی پێچ و لەو شوێنە ناخۆشانە بە سەمونی ڕقی ئێستا لە شوێنێکی خۆش فندقێکی خاوێن و غورفەیەکی بەتەنێ و خواردنەی چاک هیوادارم هەمی بگەڕنەوە ژێر چاودێری لەبەر ئەگەر لەبەر جەماوەرەکەشیان نەبی ئەگەر لەبەر شارە خۆشەویستەکەشیان نەبی هەنا لەبەر دایک و باوک و خوشک و براو ئەو مناڵانەی کە هەیتیان. لە سنووری پارێزگای هەولێر 1174 کەس لە ژێر کەرەنتینەدان و لەو ژمارەیەش نزیکەی 380 کەس پشکنینەکانیان تەواو کردووە و تەندروستی هەولێریش دڵنیایی دەدەن کە هیچ حاڵەتێکی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری پارێزگای هەولێر تۆمار نەکراوە. ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر.